لە ئێستادا وەزارەتی سامانە سروشتیەکان جگە لە دەرهێنانی نەوت و غاز سەرقاڵی دەرهێنانی چەندین کانزای بە نرخی دیکەیە. بۆ ئەوەش هەرێمی کوردستان دابەشکراوە بەسەر 7 کێڵگەی کانزاییدا کە لەو ژمارەیە 3 کێڵگەی هەرە گەورەی دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە. بۆ ئەوەش ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت تا ئێستا یەکلا نەبووەتەوە ئەوە کاری وەزارەتی پیشەسازیە یان وەزارەتی سامانە سروشتیەکان. ئەمە جگە لە نەبوونی هیچ قانونێک بۆ دەرهێنان و وەبەرهێنانی ئەو کانزایانە کە ئەوەش پرۆسەکە مەترسیدار دەکات. ڕاستە لەو 7 کێڵگە سێی لە سلێمانیە، بەڵام 3 کێڵگەی گەورەترینن و 3 کێڵگەی زۆر بەنرخن. ئەمە دیوێکی تری جارە خلافەیە. ئایا ئەمە دەسڵاتی وەزارەتی سامانە سروشتیەکان یا دەسڵاتی وەزارەتی پیشەسازیە کە من پێم وایە ئەرکی سەناعەیە بۆ ئەوەی تەنیا دەرێنان نەبێ بەڵکو پیشەسازی شی تێدا بکرێ. خاڵێکی دیکە ئەوەیە لەسەر دەستی ئەم ستافەرێم کوردستان تووشی قەیرانێکی زۆر گەورە بووە. ئێمە 90 قانونمان هەبوو 20 میلیارد دلار قەرزار بوون لەسەری. چجای ئەوەی ئەم کانزا بەبێ قانونەکرێ وە لەم وەزعە ناخۆشە. شارەزایەکی بواری نەوت و غازش دەڵێت لە پرۆسەی دەرهێنان و هەناردەکردن و بانگێشکردنی کۆمپانیەکاندا بۆ ئەو کانزایانە پێویستە هەمان هەڵی پرۆسەی نەوت و غاز دووبارە نەبێتەوە و کەم و کوڕەکان چارەسەر بکرێت. هەنگاوەکان بۆ بەیاساییکردنی ئەم پرۆسەیە دەست پێ بکە. خاڵی یەکەم. خاڵی دووەم پێویستە ئەم پرۆسەیە ورد بکرێتەوە چڕتر بکرێتەوە بۆ نێو ئەنجومەنی پارێزگاکان و لە نێو پارێزگاکانەوە مامەڵەی لەگەڵا بکرێت. خاڵی سێم هەوڵ بدرێ ژمارەیەکی زۆرتر هەلی کار کە لە نەوتان نەتوانراوە کاریان بۆ دابینکرێ لە گەنجانی هەرێمی کوردستان لە کەرتی کانزاکانە بۆیان دابیکرێ. خاڵی چوارەم بتوانرێت کۆمپانیا بچووکەکان لە دۆسیەکە دوور بخرێنەوە بەڵکو وەکو چۆن لە ئەو هەڵەیە لە کەرتی نەوت و غازە ئەنجام درا لە کەرتی کانزاکانە دووبارە نەکرێت. لە هەرێمی کوردستان هیچ قانونێک نییە بۆ چۆنێتی دەرهێنان و هەناردەکردن لە کانزاکانی دیکەدا و لە ئێستاشدا پرۆژەی قانونی کانزا فلزی و نافلزیەکان لە پەرلەمانی کوردستان نەبووەتە قانون بۆ ئەوەی لەسەر ئەو بنەمایە بانگهێشتی کۆمپانیەکان بکرێت. ئەمەش لە کاتێکدایە کە پەرلەمان پەکی کەوتووە و ناکرێت ئەو پرۆژەیە پەسند بکرێت. بۆیە شارەزایان ئەو پرۆسەیە بە مەترسی دەزانن ئەگەر بە هەمان پرۆسەی نەوت و غازدا بڕوات. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.